ئەم گۆرانە لەلایەن خۆمی پێشکەشەکەم بە چاوەکانی کاکە کاروان برای کوێ خاشوانە قڕقی بۆ عەشەتی عوزێری واداری جێڕەزامەندی هەموو لایەک ئینشەڵڵا بۆ کوڕەکانی کوێ خاشوانەی قرخ کاکە نەهروی خۆشەویست و کاکە بروسکی ئازیز کاکە سەهەندی دڵ کوانێ بەڵێن و پەیمانن کوێنە یادگاریەکانن بێوەفایدی لەسەر چییە تێناگەم لە گۆڕانن بێوەفایدی لەسەر چییە تێناگەم لە گۆڕانن بەچیم دێڵی بۆ بەزەی پێم دانایە بۆچی دەڕۆی بەچیم دێڵی بۆ بەزەی پێم دانایە خۆشەویستی کەیوا دەبێ ئەمە کەیمانای وەفایە خۆشەویستی کەیوا دەبێ ئەمە کەیمانای وەفایە زێری نەمەزانی ماڵاوایی چی خۆشیە کە دابەتۆ نەمەزانی ماڵاوایی چی خۆشیە کە دابەتۆ لەلایەشی دڵێکدا بڕان هەزارێکە یەکجار بەسۆ لەلایەشی دڵێکدا بڕە هەزارێکە یەکجار بەسۆ نەمەزانی سەفاری تۆ کۆچانێکە بۆ منی تەنیا نەمەزانی سەفاری تۆ کۆچەکە بۆ منی تەنیا بۆ نەزانی چاوەکانم چەنێ بۆ دووری تۆ گریا بۆ نەزانی چاوەکانم چەنێ بۆ دووری تۆ گوریا کوانێ بەڵێن و پەیمانم کوێنە یادگاریەکانم کوانێ بەڵێن و پەیمانم کوێنە یادگاریەکانم بێوەفایدی لەسەر چییە تێناگەم لە گۆڕانن بێوەفایدی لەسەر چییە من تێناگەم لە گۆڕانن بژی فقط بۆ عەشەتی عوزێری کوڕەکانی کوێ خاشوانەی قرخ سڵاو خۆشەویستیمانی بژی